ئەمە دیمەنی بینای خوێندنگایەکی نۆپۆلی ئاواییەکە لە سنووری ناحی قەرەتەپا. ئەمەش ناو پۆلەکانی ئەو خوێندنگایەیە کە مامۆستا و خوێندکارەکانی هیچ مەرجێکی پەروەردەی و تەندروستی لە بیناکەیاندا نابیننەوە، بەڵام چاریان نییە و بەم حاڵەشەوە دەیانەوێت لە خوێندن بە زمانی دایک دانەبڕێن. بیناکە زۆر خراوە، یعنی خەریکە ئەڕوخەیە. ئێمە کاتی بارانە بارەیە ئەوە دەوام ناکەین، بە علمی تربیە ئاگادارش کردمەوە تربیە خانەقین. ئەو بینایە یعنی کەی نازانانی کەی ئەڕوخێتە سەرمانە، سەر قوتابیانە. کێشەمان بیناکە یەکەم کێشە بینامانە، کێشەی کادرمان نییە، کێشەی پێداویستیمان یعنی نیمانە، ڕەحلەمان نییە، سەبوورەمان نییە، کێشەیمان زۆرە. خوێندنگاکە لە ئاوایی گاخۆرە و سەر بە پەروەردەی خانەقینە. پێش 29 ساڵ بەعز بینای خوێندنگاکەی ڕوخاندووە. دوای پرۆسەی ئازادیش لەم شوێنەدا دەستیان پێکردووەتەوە، بەڵام گرفتیان زۆرە و خەمخۆریشیان کەمە. لە زمانی خوێندکارەکانیشەوە ڕاستی زیاتر ئەبیسترێت. وەڵام بیناکەمان قاپی نییە، پەنجەرە نییە، بانان زوو سەرمامە بێ، بارانە بێ، سەرمامە بێ، باران بێ، ناوین بۆ مەکتەب. ئەترسین بڕێکەتە بانمانە. داوای لە حکوومەتی هەرێمەکەین ئەم بینایە باش بکات بۆمان. ئێمە حەزەکەین بخوێنین، بەس بیناکەمان باش نییە، خەریکە ڕوخێتە بان سەرمامانە ئەمجا زۆپەمان نییە، نەفمان نییە. مامۆستاکان هەر چۆنێک بێت بڕیاریان داوە چارەنووسی ئەو 50 خوێندکارەی خوێندنگاکەن نەفەوتێت. ئەگەر چیەزانن ئەوەی ئەوان دەیکەن مەترسیشی تایە، چونکە لە بینایەکدان کەس نازانێت چی کاتێک لایەکی دێتە خوارەوە. درێژەدان بە پرۆسەی خوێندن لە ناو بینای ئەم خوێندنگایەدا شەڕکردنە لەگەڵ ڕاستیەک کە دەوێت پرۆسەی خوێندن لەم سنوورەدا پەک بخات. بەڵام مامۆستایان و خوێندکاران سوورن لەسەرەوەی هیچ زیانێک بە پرۆسەی خوێندنی کوردی لەم ناوچەیەدا نەگات. سامان کەریم کورد، سات نیوز، گوندی گاخۆری سنووری قەرەتەپا.